ئێمە مامۆستایانی ئاینی بە وتارەکانمان ئەبێ بە وتارەکانمان بڵین ئەی ئەو کەسەی کە حکومڕانی وڵاتی بەڕاستی وا نابینم دادپەروەری لەسەر دەستی تۆدا چەسپابێ لەم وڵاتەدا. باشە نازانم ئەم حکومەتە زۆر سەیرە لە دژێر دەسەڵاتی خۆیدا لە جەرگەی هەولێرە ڕەخنەی لێدەگری هەر پێ قبوڵ نییە. لە زۆنی ئەو دەیتە دەرەوە لە زۆنی دەسەڵاتی کەسێک کەشدا هەر پێ قبوڵ نییە دەوەرە با بەیەکەوە دانیشین. بەڵام من نایم بۆ لای تۆ، چونکە هەموو خەڵکی ئەم کوردستانە شاهیدە. هەر مامۆستایەکی ئاینی هاتبێ بۆ لای ئێوە یەک گوێنەی لەگەڵتانە هەبێ، هەر قورئان خوێنێک هاتبێ لەگەڵ ئێوە نانێکی خواردبێ، هەر بەناو هونەرمەندێک و کۆمیدیکارێک هاتبێ لە لای ئێوە دانیشتبێ و تەوقەیەکی کردبێ، خەڵکی ئەم کوردستانە بە ئەندامانی حیزبی خۆشتانەوە چۆن تفو نەعلەتی لێ دەکەن، چۆن بە هیچ پۆزشێک بۆی وەک خۆی لێ نایەتەوە. ئەڵە وەڵڵاهی ئەم جارە لە دەستم ترازا شەیتان زەللەی پێکردم، کوڕە پاقلاوەم خوارەگە جارشکە هەڵەی وا بکەمەوە. دەوەر دڵنیا بن کە ئەسڵ وایە مامۆستای ئاینی بچێتە لای کەر بەدەستیش نەسیحەتی بکە هێشتا ڕەوایە، بەڵام کار لەوەی دەرچووە ئێوە بەتەما بن مامۆستایەکی ئاینیش کۆمەند بێ نەسیحەتتان بکە لە ماڵی خۆتاندا. ئەگەر ئێوە هاتن بۆ ماڵەکانی ئێمە کە ئەوەشمان هەر پێخۆش نییە، بەڵام بۆ حورمەتی ئەهلی ئیسلام و میلەتەکە لەبەر دەرگای ماڵی خۆمان تا دەچێتە ئەو دی و حەوشەمانەوە ئەو پەڕی ڕێز لە میوان دەگرین و نەسیحەتی خێرت دەکەین و پێت دەڵین وەرە با دانیشین بەیەکەوە. ئەگەر تۆش هاوڕای من نەبووی ئەم کوردستانە پڕە لە گەندەڵی، پڕە لە ناعەدالەتی، پڕە لە زوڵم و ستەم، پڕە لە قڕی و پڕی، وەرە بەیەکی دەسەلمێنین. ئەگەر تۆش هاوڕام نەبووی هەڵبەتا من هەڵم. ئیشی مامۆستایانی مزگەوت و مینبەر ئەمەیە، ڕون و ڕاشکاو پێتان دەڵێن وەڵڵاهی وڵاتەکە دادپەروەری تێدا نییە، پڕە لە زوڵم و ستەم کە خۆتان ئەگەر خۆ لە جێلی نەدەن ئەبێ ئەم قسانە بە قسەی دڵسۆزانەوە گرن. دۆست ئەو کەسەیە کە دەتگریانێ، نەک ئەوەی کەوا دەتخاتە پێکەنین و دوای کورسەکە لە ژێرە هەڵدەتەکێنێ. ئێمە دڵسۆزانە پێتان دەڵێن بە خۆتاندا بچنەوە تا دەرفەتێکتان لە بەردەستا ماوە. فەقەویمونی ئیشە قورسەکە ئەمڕۆ بەڕێزان میلەتی کوردی موسڵمان هەمومان بە من و بە ئێوە ڕوومان لە مامۆستایانی بەڕێزی میمەر و میحرابە. خەڵک مەلاکان وان گلەی دەکەن، بەڵام باوەڕتان هەبێ بەشێکی زۆری مامۆستا ئاینیەکان ئەوەندەی دەسەڵاتیان هەبێ فەرمان بە چاکە و نەهی لە خراپە دەکەن. هەندێکی کەمیان نەبێ کە دەستەمۆی دەسەڵات بوون، ئەوانیش خۆیان بڕوایان پێی نییە، دڵنیا بن. بەڵام کاکەوە نەوشەکانیان، قەسر و قسووریان، کۆمەڵە خەڵکن لە دەوری ئەمانە کۆبوونەوە